الحمد لله على نعمة الإسلام والإيمان، ولك الحمد يا الله على أن جعلتنا من أمة سيدنا محمد سيد ولد عدنان. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وقائدنا وعظيمنا محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك دائما أبدا بدوام ملك الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. براو خوشك إيمان دارم، سلامي خواهي قورتان لسر بي لمانجي شعباني بيروز مباركين كبيشكية بومانجي بالرحمة الرمزاني بيروز. مانجي شعبان يك لو موسم بيروز وكات بيروزاني كبر لنفحات ورحمات وتجليات پروردگاره. خلاتك خوايا وأمة الرسول أكرم صلى الله عليه وسلم بويا بيغمبر لفرمايشتك أفرميت: إن لربكم عز وجل في أيام دهركم نفحات فتعرضوا لها لعل أحدكم أن تصيبه منها نفحة لا يشقى بعدها أبدا. رواه الطبراني. پیغمبری خواه فرمی صلی الله علیه وسلم: خواه تبارک و تعالی ایوه پروردگاری ایوه ذاتی الله للرجکانی سالی ایوه دا کومل نفحات و رحمات تایبتی هیا داینا و امتنا زارکی من فتعرضوا لها خوتاني بو آمادكا بو ورقرتني أو نفحاته بو ورقرتني أو رحماته أو بركاتي پروردگار أو لطفي خواهيه رجاوايا كسيك لأمتنا زاركي من يقثر لو درياي الرحمتي پروردگاري بركوية يا لو نفحاته يا لو بركاته لو لطفي خدايه ببيت مايي عزة بختوري دين دنياي ببيت هوكاري أوي كوائي تر بهوي أو نفحة تنهاوى أو رحمة تنهاوى أو لطف خوايوى إتر بو أبدي قد بدبخت نبي وهميشة لسعادة تابت يك لو موسيماني كوا موسيمي نفحات تايبتيو براسي لكاتكاني ترانيا مانجي شعبانه وكتشون شو روحي جمعة تايبتيه مانجي رمضان تايبتيه مانجي الرجب تايبتيه مانجي شعبان يك لو مانجاني كزوريك لأمتي بيغمري خوا غافلا لي براسي پر لو نفحات عنيه پر لو لطفي خدايه كتايبته بعبدكاني خوي بويا بيغمري خوا صلى الله عليه وسلم كليان برسي: يا رسول الله أدبنين لمانجي شعبانا زور جهدت هيا زور عبادت هيا زور روجو أقري جيجا لغير رمضان براسي لما كان ترى آوانيد بو روجو شرو إذا أي پیغمبري خوا پیغمبري نازدار فرمي: ذلك شهر يغفل الناس عنه بين رجب ورمضان وهو شهر ترفع فيه الأعمال إلى رب العالمين فأحب أن يرفع عملي وأنا صائم. أما ليك للرواية كان پیغمبری خواه فرمی: أما مانجي شعبانا خلق زور غافل لي لبين الرجب لبين الرمضان آية كرجب شهر الله شعبان شهري براسي منه ومانجي منه رمضان شهري أمتك ومانجي أمتك ما أما مانجي شعبانه لبين مانجي الرجب ومانجي الرمضان خل غافل لي لبركاتي لرحماتي للطفي خواه نايقوز نوب عبادة وأزن أويك للرجبة هي لشعبانانية بلان بعكسه أوي لشعبانة هي للرجبانية. جاء في غمري خواه فرمي: من تيايا بروشو بم لبر أوي أما أنجا زور بيروسا كردوكاني تيا برزه شنو برزبونوي كردو حضوري پروردگار يعني يومية هم الرجا برزبيتوا يعني أسبوعية هفتانة مانغانا سالانا كوتاي تمن
ئەم چەند کاتە عملی تیا بەرز ئەبێتەوە. مانگی شەعبان عملی ساڵی تیا بەرز ئەبێتەوە بە گشتی، وەکو چۆن هەفتانە دووشەمە پێنجشەمان کردەوەکان بەرز ئەبێتەوە، هەموو ڕۆژێک کردەوەی تیا بەرز ئەبێتەوە لە بەیانانی ئێوارانە، لە سەعاتیشە هەتا لە پێش نیمڕۆژە کردەوەکان بەرز ئەبێتەوە. پێغەمبەری خوا 4 کات سونەتی پێش نوێژنی ڕۆژ فەرمووی و کاتە کردەوە بەرز ئەبێتەوە. جا پێغەمبەر فەرمووی بۆیە تیا بە ڕۆژم خەڵک غافڵە لێی کردەوەکان بەرز ئەبێتەوە، حەزەکەم ئەو کاتە کە من کردەوەکانم بەرز ئەبێتەوە بۆ حوزوری پەروەردگارکردەوەی ساڵەکەم زبانم بە ڕۆژوو بێ و لە مناجاتە من لە حوزوری پەروەردگارە. بۆیە خۆشەویستان کە پێغەمبەرمە تەعەڕەبوو لەها خۆتانی بۆ ئامادەکەن بەڵکو نەفعەیەکتان بەرکەوێت، خەتەرێ لە دەریای لوتف و ڕەحمەتی خواتان بەرکەوێت بۆ ئەوەی کەوا ببن بە ئەهلی سەعادەت و بەختەوەری لە دنیا و لە قیامەتە. وتزودوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب. باشترین توێشووی تۆ تەقوا و پارێزگاری و پەرستشە، بۆیە خۆ ئامادەکردن بۆ وەرگرتنی ئەو نەفەحە، بۆ لێدانی ئەو نەفەحە، بۆ ئەوەی کەوا ببی بە ئەهلی سەعادەت بە تاعەت و عیبادەت و پەرستش و خێر و خێرات و حەسەنات و ذکر و یادی خوا و سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بە دوعاکردنی زۆر، بە قورئان خوێندنی زۆر، تۆ ئەبی بە کەسێک لەو کەسانە کە نەفحەیەک لەو نەفحانەوە بەرکەوێ، کە یەک قەترە لەو دەریای لوتفەی خوا بەرکەوێ. خۆشەویستان، مانگی شەعبان وەک وتمان پێشەکیە و مانگی ڕەمەزان. پێغەمبەری خوا لە ڕوایەتە فەرمووی بۆیە تایە بە ڕۆژوو ئەبم زۆر، چونکە کردووەکانی تیا بەرزەوە و هەروەها ئەجەلی تیا دیاری ئەکرێت، ڕزقی تیا دیاری ئەکرێت. بۆیە حەز ئەەکەم تایە بە ڕۆژوو. پێغەمبەری خوا لە ڕوایەترا ئەفەرمێت صلى الله عليه وسلم. شيخ أبو بكر بلخي كيك العارفان وخواناسان أفرميت رجب شهر الزرع وشعبان شهر السقي ورمضان شهر الحساد. مانجي رجب مانجي زرع كردن وشاندنه، مانجي شعبان مانجي أوداني أو زرعية، مانجي رمضان مانجي دورينوي بروبومة. كواتتو للرجبة زرعكت كردوه، لشعبان آوي أدي كواتير وتوخو جوان بيو قولي باش بقري وبري باش بقري. للرمضان بركية ديرتو كلطفي پروردگاره، كرحماتي پروردگاره، كلخوشبوني پروردگاره، قبولوني دعاء كانت، قبولوني طاعة عبادته. براسي هولو كوشي بيويست لمانغا والذين جاهدوا فينا لنهدينهم سبولنا وإن الله لمع المحسنين. براسي جهدو ماندوبون لم كادو ساتا لم مانغا بيروزا أبيت ماي سعادتو بختوري خوت خوا فرميت أويك وهولا دا تيك وشي جهادي نفسك. براسي يمر ريقي بينشان دين اخينا سر ريقي راست ويما لقل يا أبين چونك محسنة شاكا كارا هميشو دائم رحمتي إيما بسرسري ويتي بسرسرو خانواديتي أبيت الرحمة بو ولاتكيشي بو نشتمانكيشي أو كسيكوا أهل تقوى وخوا برستي بورقي باش بقريت. فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى. قال سورة الليلة بمشي وازي فرميت أوي كوا تقوى إخوة بكا أوي كوا ببخشي أوي كوا براستي راس قو بي راس بيش بي راس كار بي لقل راسانا بي. يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين البركة مع أكابركم. لقل أوزاتانا بي عشقي أواني بي ضل الله أوان بي ضل نيابة أهل نجاته أهل سعادته أهل بختوريه أهل سربرزية خوشويستان. مانجي شعبان مانجي توبية كتوبو بشيماني تيادر ببري وك أرزم كردي آوي زرعكي رجبت بي بتوبة كردن ببشيمان بونوا برشتني أنين وفرميس لحضوري پروردگارا بوي لمانجي رمضانا بقي بلودكي سعادتي لذته خوشي عبادته بنداتي پروردگار لذتي لبيني خوشويستان. مانجي شعبان مانجي دعاء وقبولوني دعاء وك مانجي رمضان. مانجي شعبان بو مانجي دعاء لمانجي شعبان آيتك دابزي كأو آية فرمان من بيكا بپرستشيه كأو پرستشو أو عبادته
هۆکاری قبولبوونی دوعاکانمانە کە ئەوی سڵاواتدانە لەسەر پێغەمبەری ئەکرەم صلى الله عليه وسلم. آية إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما لما أنجي الشعبان وبيغمبر إخوة دابزي صلى الله عليه وسلم. أم آية أمر من بيكا بصلاوات دان لسر بيغمبر بعبادتك بپرستشك بكارك خيري وا كخوا بيش إيما أنجامي أدا فریشتەکانی لەگەڵیا ئینجا ئەمرەکان مسڵمانان ئێوەش لەبیرتان نەچێ لەگەڵ منە ئەم سڵاواتە لەسەر ئەو پێغەمبەرە نازدارە بن خۆشەویستی منە. بۆیە عیزی کوڕی عەبدوسەلام ئەفەرمێت ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لەیست الصلاة على رسول الله صلى الله عليه وسلم شفاعة منا له فإن مثلنا لا يشفع لمثله. ئەفەرمێ سڵاواتی ئێمە و پێغەمبەری خوا تکا و شەفاعەتی ئێمە نێ بۆ پێغەمبەر خوا لە پێغەمبەر خۆش بێ چونکە هاوێنی ئێمە ناتوانێت شەفاعەت بۆ پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم بەڵکو سڵاواتی ئێمە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا ئەمرمان پێکا بۆ ئەوەی کەوا ئێمە پاداشتی ئەو کەسە بینەوە کە چاکەی لەگەڵاکردن کە حەزەتی ڕەسوولی ئەکرەمە کە بوو بە مای خێر و بەرەکەت بۆ خۆمان و بۆ دینمان و بۆ وڵاتمان و بۆ خاک وڵات و نیشتیمانمان و ئەگەر ئەو نەبووایە عالەم لە شەوزەنی کوفر و نەفامی و نەزانی ئاژیا ئێمە پاداشتێکی بینەوە بەڵام ناتوانین پاداشت بینەوە. خوا ئەفەرمێت کەس ناتوانێت پاداشتی پێغەمبەر باتەوە بەڵام من کارێکم بۆ کردوون عیبادەتێکم لەسەر داناون سڵاواتم ئامادە کردەوە بۆتان کە خۆم سڵاواتەکە ئەدەم فریشتەکانم ئێوەش سڵاواتەکە لەسەر پێغەمبەرە بن بە بەردەوامی و دائیمی خۆم سڵاوات دەدەم ئێوەش سڵاوات لەسەر پێغەمبەر بن بۆی کە مکافئەی پێغەمبەری خوا بکەن کە نایشتوان مکافئەی پێغەمبەری خوا بکەن بەمەش هەر پێغەمبەر مکافئە بەرامبەرتان نەکات هەر پێغەمبەر چاکە و فەزڵی زیاتر هەیە بەسەرتانەوە چونکە بە یەک سڵاوات لەسەر ئەو پێغەمبەر نازدارە خوا دەدانە ڕەحمەتی ڕچێنە بەسەرتا. من صلى علي صلاة صلى الله عليه بها 10 مرات. بم صلواتك تو صلوات پێغەمبەری خوا لێ دەی بە حساب دوعای بۆکەی ئەڵێ خوایان ڕەحمەت و بەرەکەت و فیوزات برژێنە بەسەر ڕوعی پاکی پێغەمبەری نازدارە خوا بە بەرەکەتی ئەو پێغەمبەرە دەدانە ڕەحمەتی ئاوا ڕژێنێ بەسەر بە یەک سڵاوات کەواتە ئێمە ناتوانین پاداشتی پێغەمبەر بینەوە کە سڵاوات ئیمامی عومەر ئەفەرمێت ئەگەر لە ئەوەڵی دوعاوە لە ناوەڕاستی دوعاوە لە کۆتایی دوعا و پاڕانە و نزاوە سڵاواتی لەسەر ڕەسوولی ئەکرەم تیانەوێت دوعاکە قبوڵ نابێ حیجابێکەیە لە بینی تۆ و پەروەردگار و دوعا چی ئەو حیجابە ئەدرێنێ سڵاوات لەسەر پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. بۆیە لە ڕیوایەتێکە وارید بووە لە حەدیثێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جابری کوڕی عەبدوڵڵاه ئەفەرمێت پێغەمبەری خوا فەرمووی لە مانگی شەعبانە خصوص لەسەر سڵاوات لەسەر پێغەمبەری خوا من صلى علي في شعبان 1000 مرة قضى الله له 100,000 حاجة من حوائج الدنيا والآخرة وكتب له 100,000 حسنة ومحى عنه 100,000 سيئة ورفع له 100,000 درجة وبعث الله عليه 1000 ملائكة يحفظونه بكل عام ويستغفرونه أيام حياته فإذا مات قاموا على قبره يكتبون له الحسنات إلى يوم القيامة. لكتابي منبع سلوة العارفين جلديك لا بردو صوشتاودو أفرميت جابر كريم عبد الله بيغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم هر کسی لمانگی شعبانه 1000 صلوات سر من لێ بدا لمانگی شعبانه هر کسی 1000 صلوات سر من لێ بدا خوای تبارک 100,000 پێویستاتی دنیا و قیامەتی بۆ جێبەجێ ئەکات بە عەقیدە و بیر و باوەڕەوە و هەروەها خوا 100,000 چاکەی بۆ ئەنووسێت خوای تبارک 100,000 لە گوناهەکانی کە حەق الناس نییە و حەق اللهە گوناهی سەغیرەیە خوا ئەیکوژێنێتەوە لەسەری لا ئەبات خوا 100,000 دەرەجە بەرزی ئەکاتەوە خوا 100,000 مەلایکەی بۆ ئەنێرێت
ئەم 100,000 مەلایکە لە تەواوی ساڵا محافەزەی بکەن، دوعای خێری بۆ بکەن، ئیستیغفاری بۆ بکەن، بڵێن خوایە لەم عەبدە خۆش بە، چونکە سڵاوات لەسەر پێغەمبەرەکەی تۆ لێداوە. اینجا کاتێکی کە مرد ئەم عەبدە کە لە مانگی شەعبانە 100,000 سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێداوە صلی الله عليه وسلم، لەسەر قەبرەکەی ڕائەوەستن بە هەمیشە و دائیم ئیحسان و چاکەی بۆ ئەنووسن حتا ڕۆژی قیام الساعە. ئەم موژدە و مزگێنیە کە بۆ ئەوانەی کەوا عاشق بە سڵاواتن بە تایبەت لە مانگی شەعبانە کە ئاەتی سڵاواتی سەر تیادابەزی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مایەی بەختەوەری و عیزەت و ئیحسان و گەورەی ئومەتی پێغەمبەری خوایە و مژدەی خوایە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا ئێستا لە مانگی شەعبانین، ئیترەوە نیستی شەعبان و 15 شەعبان و شەوی بەرات کە شەوێکی تایبەتیە لە کات و ساتی خۆیان باسەکەین، بەڵام ئەم کاتە ئێستا ئەوەی ئەتوانێ بە ڕۆژوو بێ، ئەوەی ئەتوانێ مەسەلەی چاکە بکە، سەدەقە بکە، زغر بکە، قورئانی زۆر تیا بخوێنێت، چونکە سەلەفی ئەم ئومەتە زۆر قورئانیان تیا خوێندووە، سڵاواتی زۆر لەسەر پێغەمبەر خوا لێدا، چونکە ئەو سڵاواتە ئابە و شێوازەیە مایەی ڕەحمەت و بەرەکەتە، ئەبێتە مایە عیزەت و نەسەتی لە دنیا و لە قیامەتا بۆت. یارمەتی هەتی و یارمەتی هەژار، یارمەتی فەقیر، حتا زۆرێک لە زانایان و عاریفان و خواناسان و دەوڵەمەندەکانی ئیسلام لە مانگی شەعبانە هاوکاری باشی فەقیر و هەژاران کردەوە بۆ ئەوەی کەوا پێشەکیە بە مانگی ڕەمەزان بتوانن لە مانگی ڕەمەزانە هەژارانی ئومەتی پێغەمبەری خوا بە ڕۆژوو بن، بە فەقیری و هەژاری و سەرقاڵ نەبن و نەتوانن بە ڕۆژوو بن. لە مانگی شەعبانە هاوکاری کراون کەوا لە مانگی ڕەمەزانە بە قووەت و بەهێز بن بۆ عیبادەت و خواپەرستی کە خێری تۆی دەوڵەمەندی تایە کە ماڵە فەقیر و هەژارەکان ئاوەدان کەیتەوە سەرقاڵ بن بە عیبادەت و خەمی هەژاری فەقیریان نەیەڵی بۆ ئەوەی کە خوای تەعاڵا خەم و پەشارەت نەیەڵێ. خوا لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ. یا ڕەبی خوا لە گوناه و تاوانی خۆمان و باوک و دایکمان خۆش بە. یا ڕەبی خوا لە خۆمان و باوک و دایکمان ڕازی بە. یا ڕەبی خوای گیان لەم مانگی شەعبانە پیرۆزە کە مانگی نەفەحات و ڕەحمات و بەرەکات و تەجەلیاتی تۆیە، خوای یەک قەترە لەو دەریای ڕەحمەتی خۆتەمان پێ ببەخشە، ببێتە مای سەعادەتی ئەبەدی بۆمان لە دنیا و لە قیامەتدا پێی سەربەرز بین. خوای مناڵەکانمان ساڵحکە، خوای خێزانەکانمان ساڵحکە، خوای وڵاتمان ساڵحکە، کار بەدەستمان ساڵح و چاکە، بە ڕەحم و بە سۆز و بە زەیان کە، گەنجەکانمان هیدایەتدا، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە، شیفای نەخۆشەکانمان بە، شیفای دەستە و ڕۆحی هەموو لایەکمان بە، خوای دوعاکانمان قبوڵ کە، خوای دەستمان بە بەتاڵی مەگەڕێنەوە، دڵەکانمان یەخە. یا ڕەبی خوای برای یەک بین، دۆستی یەک بین، ڕازگۆ بین لەگەڵەکە، دەم پاک و دڵ پاک بین لەگەڵ یەکە، دۆستی یەکتری بین، دوژمنی یەکتری نەبین. خوای بە ئیمان ومان ژێنە، بە ئیمان ومان بنە، بە ئیمان و زیندومان کەرەوە پەروەردگارە، بە سەوی بە کەساسی و دامایی و تەسکی و تاریکی و باریکی و زڵمەتی ناو قەبرمانە بێتەوە، زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە، بە لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕضا وەڵامیان بینەوە، پێغەمبەری نازار بناسینەوە، تکاو شەفاعەتمان بۆ بکە لە ڕۆژی قیامەتە، لەسەر پردی سیرات وەک بەرق پڕینەوە، لە ژێر سێبەری عەرشی خۆتا دامان بنێی پەروەردگارە، لە ڕۆژی قیامەتە لەسەر چیمەنەکانی باشت، لە حوزوری پێغەمبەری نازدارە، لە خزمەتی ئەو یارەکانیە. یا ڕەبی خوایە لەسەر چیمەنەکانی باشت و حوزی کەوسەر بە دەستی مبارەکی ئەو پێغەمبەر ئاوی کەوسەرمان بیتێ، لە توێنێتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. خوایە کۆمەڵە خەڵداوای دوعای خێران لێ کردوین، هەندێکیان نەخۆشیانەیە، هەندێکیان منداڵیانەیە، هەندێکیان هەژار و نەدارن قەرزارن، هەندێکیان گیرروتی عایلەیانەیە. خوایە گیان لێتە پاڕێنەوە، دەستمان بۆ لای تۆ بەرز کردەوە، ئەوەی منداڵی ساڵحی بەرێ، ئەوەی هەیەتی ساڵن نێخوا ئەوەی ساڵەکە، منداڵی هەموو لایەکمان ساڵحکە، ئەوەی هەیەتی و مەفقودە و دیار نێخوا بەیەکیان شادکەیتەوە، ئەوەی هەژارە نەدارە فەقیرە، خوای دڵیان خۆشکەی، خوای ڕزق فراوانکەی، دەرگای خێر و خۆشیان لێ بکەیتەوە. یا ڕەبی خواییان ئەوانەی گیر و گرفتی عایلەیان هەیە خوای بۆیان چارەسەرکەی، ئەوانەی مەشاکیلان هەیە خوای بۆیان چارەسەرکەی، ئەوانەی نەخۆشیان هەیە و داوای دوعای خێریان لێ کردوین، بە تایبەت دانیشتوانی هەلی گەڕک مزگەوت کە نەخۆشیان هەیە و داوای دوعای خێریان کردووە، خوای شیفای عاجل و پلیان بۆ بنێرە، خوای زەری سەر جێگایان مەکە، خوای دڵی کەس و کاریان خۆشکە، خوای دڵی نەخۆشەکانمان خۆشکە، خوای شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بە، خوایە ئەم وەبا و بەڵا و ناڕەحەتیە ڕووی لە وڵاتمان کردو و ڕووی لە جیهان کردووە، خوایە لە سەرمانی هەڵگرە، خوایە تۆ شافیت،
خوایە تۆ هەر ئەتوانی بەڵالاوەی کەس ناتوانێت بەڵالاوە خوایە لەبەر خاتی جاه و مەقامی پێغەمبەر ئەم بەڵامان لەسەر لاوە ئەم نەخۆشیەمان لەسەر هەڵگرە هەمومان سەلامەت کە لێی هەموو مسلمانان سەلامەت کە و پارێزراوکە یا ڕەبی خوایە گیان دەسەڵاتی تۆیە قودرەتی تۆیە شیفای تۆیە هێز و توانای هی خۆتە خوایە گیان نەدەپارڕینەوە هێز و توانای خۆتمان بۆ بخەرە کار پەروەردگارە لطف بێ لەگەڵمانە یارمەتیمان بە شیفامان بە دڵمان خۆشکە سەربەرزمان کە عاقیبەتمان بەخێرگێڕە خوایە کار بەدەست وڵاتمان بۆ ئیسلاحکە ئەگەر قابلی ئیسلاحن ئەگەر قابلی دادن خوای دادیاندا ئەگەر قابل نین زاڵمن ستەمکارن دوژمن بە دین و خاک و وڵات و نیشتیمانمانن خوایە گیان نەدەپارڕینەوە ژێرە و ژووریان کەی یا ڕەبی خوایە لە کۆڵی میلەتیان کەیتەوە یا ڕەبی خوایە ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنمانە خوایە یا ڕەبی خوایە گیان دوژمنی بیت و خۆی و جێش و جاشێ ناوبەری بە تایبەت ئەوانەی دوژمنی دین خاكمان ولاتمان أخلاقمان كلتورمان آمين آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين